ڕاگەیاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ حوسێن مورادبێگی. بەداخێکی زۆر گرانەوە ئاگادار بووین کە نیوە شەوی 4 ئایار بەرابەر بە 15 گوڵان دڵی هاوڕێ حوسێن مورادبێگی، یەکێک لە سیما ناسراوەکانی بزوتنەوەی کۆمۆنیستی ئێران، دوای 12 ساڵ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە لە شاری ستۆکهۆڵمی سوێد لە لێدان کەوت. هاوڕێ محەممەد حوسێن مورادبێگی ساڵی 1330 هەتاوی لە شاری بۆکان چاوی بە ژیان هەڵێنا. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە شارەکانی بۆکان و تەورێز تەواو کردو، بۆ ماوەی 2 ساڵ لە دانشسەرای تەربیەت معلمی تەورێز لە بواری زمانی ئینگلیسیدا درێژەی بە خوێندندا. ساڵی 1348 هەتاوی لە تەمەنێکی گەنجیدا چالاکانە بەشداری لە دامەزراندنی ڕێکخراوێکدا کرد کە دواتر ناوی کۆمەڵەی لێنراو وەک کادرێکی ڕێبەری یەکەم حەوزەی چالاکی کۆمەڵەی لە شاری تەورێز پێکهێنا. هاوڕێ حوسێن لە درێژەی کار و چالاکی سیاسی خۆیدا ساڵی 1352 هەتاوی لە پەیوەندی لەگەڵ دەست بەسەرکرانی کۆمەڵێک چالاکی سیاسی لە شاری بانا دەست بەسەرکرا و گواسترایەوە بۆ زیندانی ئیسفەهان. ساواک بە ئەشکەنجە و ئەزیەت و ئازار نەیتوانی لێوی ڕازداری هاوڕێ حوسێن بکاتەوە و لە بوونی کۆمەڵە و چالاکیەکانی وەک ڕێکخراوێکی سیاسی ئاگادار بێت. ناوبراو دوای ساڵێک لە زیندان ئازاد کرا و پاش ئازادبوونی سەر لە نوێ بەرپرسیارەتیەکانی خۆی وەک کادرێکی ڕێبەری کۆمەڵە دەست پێکردەوە. هاوڕێ حوسێن لە سەردەمی شۆڕشی ساڵی 1357 هەتاوی لە ئێران لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی ڕێبەری کۆمەڵە وەک فەرماندەیەکی لێهاتوو ڕۆڵێکی گرنگی لە ڕێخستنی هێزی چەکداری پێشمەرگەی کۆمەڵە و بوارەکانی دیکەی کار و چالاکی کۆمەڵە لە ناوچەی سەردەشت بە تایبەت لە کاتی چەککردنی هێزی دەرەبەگ و خاوەن زەویەکان دابینی. یەکەمین ناوەندی ئامۆزشی پێشمەرگەی کۆمەڵە ساڵی 1358 هەتاوی لەژێر بەرپرسیارەتی ئەودا لە ناوچەی گۆڕەمەری سەردەشت دامەزرا. لەگەڵ پێکهاتنی هێزی چەکداری کۆمەڵە لە ئاستی کوردستاندا، هاوڕێ حوسێن مورادبێگی کە ئێستا ئیتر زیاتر بە حەمەسوور دەناسرا، فەرماندەیی گشتی ئەم هێزەی لە ئەستۆگرت. ساڵی 1362 هەتاوی بەشداری لە پێکهێنانی حیزبی کۆمۆنیستی ئێراندا کردو، لە کۆنگرەی دامەزرێنەری حیزبدا وەک ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران هەڵبژێردرا. ساڵی 1970 زاینی ئەرکی نێونەرایەتی کۆمەڵەی لە دەرەوەی وڵات لە ئەستۆگرت و لە شاری پاریس نیشتەجێ بوو. لە ماوەی ساڵەکانی 1970 تا 1991 زاینی لە بوارە جۆرا و جۆرەکانی چالاکیەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێراندا هەڵسووڕاوانە بەشدار بوو. هاوڕێ حوسێن مورادبێگی ساڵی 1991 زاینی لەگەڵ دامەزرانی حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران پەیوەندی بەم حیزبەوە کرد. لە ڕەوتی پێشهاتە ناوخۆییەکانی دواتری ئەم حیزبەدا کار و چالاکیەکانی خۆی لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری حکمەتیزدا درێژە پێدا. 12 ساڵ تووشبوون بە نەخۆشی شێرپەنجە نەیتوانی هەنگاوەکانی هاوڕێ حوسێن لە ڕێگای خەبات لە پێناو ئارمانە بەرز و ئینسانیەکانیدا شل بکات و هاوکات لەگەڵ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشیەکەی بە هەموو توانایەوە هەوڵی دەدا ئەو ڕێبازەی کە بۆ خۆی هەڵی بژار بوو درێژە پێ بدات. کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ حوسێن مورادبێگی لە ناخی دڵەوە هاوخەمی خۆی لەگەڵ بنەماڵە و سەرجەم هاوڕێیان و دۆستانی و هەروەها هەموو ئەو کەسانەی کە هاوڕێ حوسێنیان دەناسی و خۆشیان دەویست دەردەبڕێت و خۆی بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزانێت. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 16 گوڵانی 1403 هەتاوی بەرابەر لەگەڵ 5 ئایاری 2024 زاینی.